حزب شوعی کوردستان دیدگای خۆی لە بەیاننامەیەکی سیاسی خستۆتە ڕوو. ئەم بەیاننامە سیاسی باز لە قەیرانە گەورەکانی جیهانەکە کە جیهانی سەرمایه‌داری لە 2010 تووشی قەیرانێکی دارایی بووە کە خۆیان نایەنا قەیرانی دارایی بەس لە ئەسڵ قەیرانی سیاسەتی ئابووری و حکومڕانی سەرمایه‌داری جیهانیە و تا ئێستا دەراویشتەکانی و قەیرانەمەوە لە دوایەوەشەوە قەیرانی کۆرۆنا کە نەیانتوانی سیستەمی سەرمایه‌داری نەیتوانی چارەسەرێکی باش بدۆزێتەوە بۆ ئەو قەیرانە تەندروستی کە ڕۆبەڕووی مرۆڤایەتی بووە 18 ملیۆن ئینسان گیان لەدەستدا. ئێستش قەیرانی جەنگی سەرمایه‌داری لەلایەن دوو دەوڵەتی سەرمایه‌داری کە ڕووسیاوانە ئەمانە کاریگەری گەورەیان کردو لەسەر هەموو پنتێکی ئەم کۆمەڵگایە. هەرێمی کوردستان و عێراقیش بەشێکە لەو بارودۆخە خراپەی کە تێیکەوتووە بەو پێی کە حکوومەت هەرێمی کوردستان سیاسەتی نیولیبرالیزمی سەرمایه‌داری و بازاری ئابووری بازار جێبەجێ دەکا، هەموو خزمەت گوزاریەکانی تەندروستی و خوێندن و ئاو کارەبای کەم کردوتەوەی و داوەتی بە کەرتی تایبەت و ڕۆژانە ئەبینی یاسا پێشێ لەکرێ مافی کرێکاران نادرێت. ئەم حکوومەتە دەربەستە بەرامبەر ئەم حکوومەتە زیاتر حکوومەتێکە بۆ کۆمەڵی کۆمپانیا و کۆمەڵی خەڵکی سەرمایه‌دار کە خۆیان لە حکوومەت و دەسەڵاتان هەر بۆیە ئێمە و حزبی شوعی لە هەر شوێن و کاتێکا بۆمان گونجاوی بەیاننامەی سیاسی لە پەرلەمان لە شەقام لە پشتیوانیکردن لەم هەموو بزوتنەوە کرێکاری و سندیکایانی کە هەیە ناڕەزاتی دەرەبڕین و بزوتنەوەی کرێکاری بەرەو پێش ئەبین چونکە وەزعی چینی کرێکار لە ڕووی سەلامەتی و خراپە لە ڕووی کرێکارانەوە ئەبینی نزیکەی 6 مانگە کرێکارانی ژینگە پارێز موچەکانیان نادانێت کۆمپانیەکان بیانوانەوێت کە حکوومەت سلفەکانیان ناداتێ کە لە هەمان کاتە بەپی قانونی عملی عێراقی ژمارە 72 ساڵ 1970 کرێی کرێکار هیچ حقێکی بەسەر پەیوەندی و کێشە و گیرروگرفتی بینی کۆمپانیا و حکوومەتەوە نییە، ئەبێ کۆمپانیاکە پارەکەی بداتێ. لەبەرەوە ئەم کێشە و گیرروگرفتانە هەیە. ئێمە بەردەوام ببین لە داکۆچیکردن لە هەموو مەیدانەکانی سیاسی پەرلەمانی شەقام ئیعلام هەم بۆ شێرکردنەوەی خەڵک هەم بۆ داکۆچکردن لە چینی کرێکار هەم بۆ وەستانەوەی حکوومەت لە ئاستێکە کە بتوانێت خزمەتی چینی کرێکار بکە.